کە خودی دینەکەمان پەیوەندیەکی سەرەکی بە بڕیاری ئازادانەوە هەیە. مرۆڤ لە ڕێگای لەدایکبوونەوە نابێ بە زەردەشتی. مرۆڤ باوکو و دایکی زەردەشتی بن، خۆی زەردەشتی نییە. تاکو ئەو ڕۆژەی دەگاتە ئەو قۆناغی کە خودی خۆی ئازادانە بتوانێت هەڵبژێرێ بۆ بڵێ من ئەو ڕێگایم دەوێت. بۆیە لای ئێمە لەو 15 ساڵەی یەکەمدا ئەگەر وەکو زەردەشتیش بژیت لە خێنەوادەیەکی زەردەشتیدا بژیت، هەتاکو بە ئازادی هەڵ نەبژێرێت و بڕیاری خۆت نەهەیە کە ببی بە زەردەشتی، لە ڕاستیدا زەردەشتی نیت. ئەو بڕیارە ئازادە ئەویشە هەموو بڕیارێک کارێکی گەلێک زۆر لە ژیانمان دەکات، کارێکی گەلێک زۆر لە دەور و کشتمان دەکات. بۆیە بڕیار دەبێ هەمیشە بە هاریکاری ڤەهومەند بێ. ئێمە لە ئاوێستادا نووسراوە ڤەهومەند. ڤە ئەمڕۆ پێی دەڵێن بەه، من دەڵێن من، یعنی بەهمەند کە ئەمڕۆ هەیە وەکو ناو بەکاردێ لە ناوماندا، هەمان ڤەهومەنی ئاوێستایی کۆنە و یعنی ئەندیشەی چاک، فکری چاک، عەقلی چاک. وشەی من ئەمڕۆ لە زمانی ئەوروپیەکانە دەیبیننەوە وەکو مایند، یعنی بەهمەند. بۆیە گەیشتن بەو بڕیارە دەبێ بە شێوەیەکی ئازاد بێ و لە ڕێگای ئەندیشەی چاکەوە بێ، لە ڕێگای فکرەوە بێ، لە ڕێگای پێشکەوتنی فکرەوە بێ. دەنا بڕیارەکانمان دروست نابن و کاریگەری دروستیان نابێ. پێش ئەوەی پشتێن بەستیەکەی تر بکەین، ئەمن دەمویست وەکو بڵاومان کردەوە کە لێرەدا ئێمە دەمانەوێت یادی شاری بەغدا بکەینەوە. بۆچی شاری بەغدا؟ بۆچی وا لە پڕ پەیدا بووین و گوتمان بەغداد؟ زەردەشتیەت لە جیهاندا یەک پایتەختی هەبووە بە شێوەی فەرعی. ئەو پایتەختەش شاری بەغدا بووە. گەورەترین پەرستگاکانمان لەوێ بوون. ئەلبەتە ئەمە باسی سەردەمی مادی دووەم دەکەین کە پێی دەڵێن دەوڵەتی ساسان. دەوڵەتی ساسان دەوڵەتی موغان بوو. واتە یەکەم جارە لە جیهاندا هەم خودی پاشا و هەم خودی گەورەی دین یەک کەس بوون. یعنی دەوڵەتێکە دین و دەوڵەتی تێدا کۆبووە لە دەستی یەک نەفەردا. هەموو نووسینەکانی کە ئێمە هەمانە ئەمڕۆ، هەموو کتێبەکانی کە لە کۆنەوە ماوەتەوە بە ئاوێستاوە، بە خوردە ئاوێستاوە، بە خودایگنامەوە، بە شایست و ناشایستەوە، کتێبی زۆرمان ماوە، هەمووی لە شاری بەغدادا نووسراون. لە هیچ شوێنێکی تری دنیادا ئەو بەرهەمە کۆنانەی ئێمە کە ماون هەتا ئێستا هەمووی بەرهەمی شاری بەغدا. ئەلبەتە زمانی شاری بەغداش زمانی پەهلەوی بووە، ئێمە ئەمڕۆ پێی دەڵێن فەیلی. و لە سەردەمی ساسانیەکاندا دەبینین ساسانیەکان باسی جگە وشەیەکیان هەبوو کە بە ماه بەکاریان هێناوە. وشەی ماه لە سەردەمی ساسانیەکانە بە معنای ماد بووە، بە واتای ماد. بۆیە ساسانیەکان کە نووسیویانە دەیانووسی هەتا مادی کوفە و مادی بەسراشیان نووسیوە. یعنی دەزانین ئەو دەما ئەو بڵاویەکی زۆر هەبووە لەو ناوچانەدا. و تا ئەمڕۆژ بەداخەوە ژمارەی کورد لە بەغدا گەلێکم بووتەوە و برا فەیلیەکانمان، خۆشەویستانمان هەموو ئاگادارین کە چۆن لەژێر کاریگەری سیاسەتێکی فاشیانەدا هەموو دەرکران لەو شارە پیرۆزە. بۆیە ئێمە یادکردنەوەی ئەو شارە بە پێویست دەزانین کە جارێکیکە بیهێنینەوە ڕوو کەوا بکەین گەنجی ئەمڕۆمان لی بکۆڵێتەوە خۆی، بە دوایە بگەڕێت، بە دوای ڕاستیەکانیدا بگەڕێت، بە دوای مێژووی کۆنی خۆیدا بگەڕێت. بۆیە وەک دەستور، وەک سەرۆکی هۆزەی دینی زەردەشتیانی کوردستان دەستور بدا کە ڕۆژی 6 جەنیوەری هەموو ساڵێک یادی شاری بەغدا بێ. بۆ دوا ڕۆژی دینی جەژنی میهرەبانیە کە پاشان باسی دەکەینەوە. خۆتان باز دەکەم بە یەکەوەی دەبەستینەوە. ئەوە دەستوری یەکەم.
ئەوجا پشتێن بەستی دۆم بکەین.